لە ڕاستیە لە ساڵی 2015 یاسایەک دەرچوو بە ناوی یاسای سندوقی داهاتە نەوتیەکان. ئەم یاسای زۆر یاسایەکی گرنگە بۆ شەفافکردنی نەوت، بۆ بەدامەزراوەییکردنی نەوت، بۆ پارێزگاریکردن لە مافی هاوڵاتی. بەڵام بەداخەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە. ئەوە لە 2015 بۆ ئێستاوا 3 ساڵە. نازانین هۆکاری چییە، بۆچی ئەم یاسایە جێبەجێ ناکرێ. لەم چالاکیە هەوڵە دەین ئەم بابەتە بوروژێنین بۆ ڕای گشتی، بۆ پەرلەمان، بۆ حکوومەت، بۆ کۆمەڵگەی مەدەنی، بۆ ڕاگەیاندنەکان کە ئەمە بابەتێکی زۆر گرنگە و ناکرێداوەکرێ. کاتێک کە داهات شەفافە بێ و لێپرسینەوەی لەسەرەکرێ، مافی هاوڵاتی تیا ئەپارێزرێ. ئەبێتە لە بەرچاوە بێ، ڕوونە بێ، ئەزانرێ داهات چەنە، خەت چەنە، بۆ هەر بەشێک، بۆ هەر سێکتەرێ، بۆ هەر کەرتێ چەندێ دابەشکراوە، لە کۆتاییە راپۆرتێ بێ ئەم سندوقە. ئەزانرێ ساڵانە، مانگانە چەندێ هاتووە و چەندێ ڕۆیشتووە. ئەو ناڕوونیە لە داهاتە مافی هاوڵاتی تیا ناپارێزرێ.